هاونیشتمانانی خۆشەویست خەڵکی تێکۆشەری کوردستان هەروەک ئاگادارن ناوە بە ناوە هەر جارە و بە شێوەیەک ڕژیمی ئێران هەوڵی ئاژاوەنانەوە و تێکدانی یەکریزی ناوماڵی کورد دەدا. ڕژیم جارێک لە ژێر ناوی ناوچە و ناوچەگەرایی و جارێک لە ژێر ناوی ئاین و مەسهەب لە ژوورە فکرەکانی دارەی تلەعات و سوپای پاسدارانی ئێرانەوە بە پلان بۆ تێکدانی ئەو یەکریزیەی ناوماڵی کورد دادەڕێژێ کە گەلی کورد لە هەموو ناوچەکانی کوردستان بە ئاین و ئاینزای جۆراوجۆر و هەمەڕەنگەوە بە ئاشتیانە وەک کەس و کاری یەکتر پێکەوە ژیاون. ڕژیمی داگیرکەری ئێرانی چاوی بەرایی نادا ئەو یەکێتی و یەکریزیەی ناوماڵی کورد ببینێ و هەروەک چۆن باوەڕی وایە کە تەفرەقە دروست بکە و حکوومەت بکە بەردەوام لە هەوڵی تەفرەقە و دووبەرەکینانەوە و ئاژاوە دروستکردنە لە ناو چین و توێژەکانی کۆمەڵگای کوردستان. شەوی 14 ڕێبەندان چەند کەسێکی پەروەردەکرا و داردەستی ڕژیمی تاران بە ماشێنێکی پێژۆ چوونەتە ناو گوندی قەڵاواری سەر بە سەرپێڵی زەهاو لە ئوستانی کرماشان و تەقەیان لە خەڵکی ئاسایی کردو و چەند کەسێک بریندار بوو. ڕژیم لەو ڕێگەیەوە دەیهەوێ لە ئاوی لێڵ ماسی بگرێ و کێشەکە بکاتە کێشەی نێوان دوو ئاینی سونی و یارسانی. ئەوەش لە حاڵێکدایە کە باوەڕدارانی ئەو دوو ئاینە سەدان ساڵە وەک خوشک و برا وەک پشت و پەنای یەکتر بەبێ کێشە پێکەوە دەژین. ئێمە وەک هاوپەیمانی سربەخۆی خوازانی کوردستان وێڕای بانکێشتکردنی خەڵک بۆ ئارامی و ئاشتیانە پێکەوە ژیان داوا لە خەڵکی قەڵاواری و کویک و ناوچەکانی دەوروبەری دەکەین نەکەونە داوی پیلانەکانی ڕژیمی ئێرانەوە و هەروەها داواکارین لە ڕیش سپی و پیا و ماقوڵانی ناوچەکە بە سونی و یارسانیەوە ئیزن نەدەن دۆخەکە لە بەرژەوەندی و قازانجی پیلانەکانی ڕژیم دابشکێتەوە و ڕەوشەکە بەرەو ئاقارێکی نەخوازراودا بڕەوە. ئێمەی کورد سەر بە هەر ئاین و مەسهەب و ئاینزایەک بین بە پلەی یەکەم کوردین و کوردستانین و خاڵی هاوبەش و پێکەوە ژیانمان کوردبوونمانە. بێشک هەر کەس و لایەنێک لەو ناوچانە هەوڵی دروستکردنی ئاژاوە و دووبەرەکینانەوە بدا ڕاستەوخۆ جێبەجێکاری سیاسەتەکانی ڕژیمی داگیرکەری ئێرانیە.